شەهید مەلا عەلی سەرگەڵووی شەهیدی فەرماندە مەلا عەلی سەرگەڵووی ناوی تەواوی عەلی محەممەد هۆمەرە ناسراو بە مەلا عەلی سەرگەڵووی ساڵی 1962 لە گوندی سەرگەڵووی دۆڵی جافایەتی لەدایک بووە لا گوندەکەی خۆی قۆناغی سەرەتایی تەواو دەکات دواتر بۆ درێژدان بە خوێندن ڕوو دەکاتە شاری سلێمانی و قۆناغەکانی ناوەندی و دواناوەندی و دوجار پەیمانگای ئیسلامی بە سەرکەوتووی دەبڕێت. هاتوون بۆ سەر گۆڕ و دوامەنزڵی بابم مامۆستا عەلی سەرگەڵووی ئێتر من تەبعەن تەمەنم 4 ساڵ بوو کە خوا بەسەری کردینەوە ئەو پلە بەرزی باوکم بەخشی بەڕاستی بیرەوەرێکی زۆرم نییە ینی چەند شتێک وەکو خەونێ بۆ خەیاڵێ کە بیرم ماوە کە یعنی کە هەموو شوی بازاڕمان کردو کە داوای کرد بۆ مەلعەب بکە باوخانەوە ینی هەر کۆمەڵشتی ئەوم لە بیر ماوەیە زۆر بیرەوەری زۆر تەبعەن تەمەنم ئەوانە نەبوو کە ئەو شتانم بیرمێنێ بەو شێوەیە بەڵام تر ئەوەی کە هەیە ئەوەی کە لە زاری خەزم و کەسوکار و دۆست و نزیکەوە کە بیستممە ئینشەڵڵا هەمووی هەر سفەتی باش و هەبە ناوی باش و باس کرا و جێی شانازی و سەبەرزی بۆ ئێمە هەمیشە تەبعەن ئەو کەسێک کە هاتیوینە چێشت بە نازانێت کە چۆنە بەڵام ئەو شتێک ئێمە وا لێ کردو کە ئەم ساڵان کە بەعزەت و بەاحترام بمێنینەوە ئەم باسوەست جوانە نەبوو کە لە باوکم و بۆمان باس کراوە لەبارەی یادکردنەوەی برایی بەڕێز و خۆشەویستمان کاک مەلا عەلی سەرگەڵوویی خوا پلەی شەهیدی بە نسیب کردبێ دەتوانم چەند وێزگەیەک لە تێکەڵی و ڕەفاقەتی خۆم و خۆیدا باسکەم. وێزگە یەکەم ئەوە بوو کە کاتی خۆی ئێمە لە پەیمانگای ئیسلامی لە سلێمانی پێکەوە بووین دیارە ئەو 1-2 ساڵ لە دوای منەوە بوو دوایی نازام تاکوێ دەوامی بۆ کرا ئایا شەشی ئامادەیی پەیمانگای ئیسلامی تەواو کرد یان نا ئەمە وێزگەیەک. وێزگەی دووەم من دوایی لی بێخەبەر بووم ئەلبەتە جارجار هەر بینیومە بەڵام هەواڵ و دەنگ و باسێکی وایم لەلا نەبوو بەڵام وەختێ بیستمتیان گیراوە دوایی دیارەخوای پەروەردگار دەروی خێری لێ کردەوە بەر بوو لەلایەنی ڕژێمەوە گیرا بوو. ئارامگای شەهیدی فەرماندە مامۆستا مەلا عەلی سەرگەڵوویە کە 34 ساڵ لەمەوە پێشوو لە مانگی 1970دا لە شەڕێکی دەسەویەخەی نەخوازراودا شەهید بوو. مامۆستا مەلا عەلی شەخسیەتێکی و کەسایەتێکی بەناوبانگی ئیسلامی بوو لە دەوروبەری سەرگەڵوو و هەروەها ئەو ناوچەی سوورداژە بە شێوەیەکی گشتی. ساڵی 1970 پەیوەندی دەکات بە ڕێخستنەکانی حیزبی سۆسیالیستی کوردستانەوە و لە ساڵی 1983 با کۆمەڵێک بڵاوکراوی ئەو حیزبەوە دەگیرێت و بەرەو بەندیخانی ئەمنی سلێمانی و پاشان ئەبوو غرێب ڕاپێچ دەکرێت پاشان سزای زیندانی هەتاهەتایی بەسەردا دەسەپێنرێت بەڵام پاش 27 ڕۆژ لەو بڕیارە لە ساڵی 1984 بەر لێبوردنی گشتی دەکەوێت و ئازاد دەکرێت. ئەم قۆناغی ژیانی سیاسی و زیندان بۆی دەبێتە وێزگەی بەخۆداچوونەوەیکی نوێ بۆیە لە ساڵی 1985دا پەیوەندی دەکات بە ڕێخستنەکانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیەوە. طبعا ئەم برای من کە لە سەرەوە بوو ئەوسا لە کولی شەریعەی خوێند لە سلێمانی هەر لە کولی شەریعە هێشتا کولی شەریعەی تەواو نەکرد بوو حکوومەتی عێراقی بەهۆی کارێکی سیاسیەوە ئەسیری کرد کە ژیرە موعەبەت حکم درا لە ئەبوو غرێب دوای ئەوە بە عەفوێکی عامی سەدام حوسێن بەربوو کە بەربوو هاتەوە بۆ سەرگەڵوو مدەی ساڵێکی مابوو هەتا کولی شەریعەی تەواو کرد کە کولی شەریعەی تەواو کرد ئیتر لە سەرگەڵوو مایەوە بۆ خۆی دەستی کرد بە کاری مەلایەتی لە سەرگەڵوە بە فیسەبیل یعنی بە بێ مقابل تەلەبە بووە لە داخلی کاتێک کە باسی حیزبەکانیان کردووە من بۆ خۆم و کاتە بەبیر منایە زۆر مناڵتر بووم لەو نازانم بەس وەک ئەوەی کە بۆ خۆی باسی ئەکرد ئەیود ئێمە لە داخلی کاتێک کە جەماعەتە تەلەبە بووین بە یەکەوە بووین باسی ئەو حیزبانەیان کردووە منیش وەکو تەنزیمێک کەوتومە گەڵیان
ئەو کاتەشکە هاتووە لە بەهۆی بوو بە باعیسی گیرانی لە سەرگەڵوەوە دەمانچەی بردبووەوە بۆ هێنابوویە بۆ ناو سلێمانی کەسێکی نزیکی خۆشی ئیخباری کردبوو تقریبان 4-5 مانگێک لە سزنا بوو بەس ئەوە بوو ساڵی 83 بوو کە کۆتایی 82 بۆ 83 بوو ئەلەو بەینایە گیرە بەهۆی ئەوەوە چون تەمەنەکەی وتی کەم بووە نەیانداوم بە ئیدام زۆریش لەگەڵ ترسی نەبوو لە هیچ شتێکا ترسی نەبوو ڕاستی ئێمە لە مەنتیقەیەکە ئەژیاین منتیقەکەمان هەمووی ئەحزابی عیلمانی بوو دژایەتیشیان نەکرد دژایەتیشی زۆر باشیان نەکرد بەڵام ئەم بێسڕکردنەوە لە دژایەتی کردنیان بێسڕکرد حتا گەیشتووە ڕادەی ئەوە حتا خەڵکی منتیقە ئەزانن گەیشتووە ڕادەی ئەوە کە لە سەرگەڵوو دەری بکەن ئەیان گوت یا ئەبێ تۆ بڕۆی یا ئێمە چونکە جێی هەردوو لامان نابێتەوە چونکە چوە هاچی قسەکانێکی تەوجیهە بێ من ئەمە گوت نا تەوجیه نییە بە ئێوە تەوجیهە بە خەڵکی بێدین ئەم قسەی من لەگەڵ خەڵکی بێدین ئەگەر تۆش خۆت لەگەڵ خەڵکی بێدینە حسابەکەی لەگەڵ تۆشمە یعنی بە بێسڵکردنەوە لەوانە دوومین پیاوێکی زۆر بەدەست و بوو زۆر بێتەماع بوو هیچ جۆرە تەماعێکی نەبوو ڕۆژێک لە ڕۆژان ئەم پیاوە نەبیری لە مەعاشێکە کردەوە هەر لەو مەعاشێکە خەڵک بیداتێک کە کاتێک مەلا بوو هەر لەو مەعاشێک هەبوو بە پێشمەرگەش چاوەڕی مەعاش و یارمەتی لە کەس نەدەکرد یعنی ئینسانێک زۆر بە قەناعەت زۆر جەری وە زۆر میوان دۆستیش وە زۆر بە تەنگ فەقیر و هەژارەوە من وەکو پورزای شەید مەلا عەلی لە نزیکەوە ئەیناسم مامۆستا خەسڵەتەکانی یەکێک لە هەڵی خەسڵەتە بەرزەکانی ئەوە بوو چاو نەترس بوو لە هیچ کاتێکیان لە کەس نەترساوە ئللا لە خوا نەبێ لە کاتی وتاردانە لە کاتی قسەکردنە لە کاتی هەڵسوکەوتی لەگەڵ خەڵکە لە کاتی ئەوەیە کە ئیشێک بخاتە پێشی مامۆستا عەلی شەهید بەڕاستی کۆمەڵی خەڵکی زۆر پرسی پێ کرد وەکو ئێمە شاهیدی ئەو حاڵین و ئەم برایانە ژەنجان لە ئێرانێ ئەم پیاوە زۆر بە سەلیقە بوو تقریبان ئێمە 800-900 ماڵوین لە کامێران کە بە هەڵەبجەیەکانەوە و دۆڵی جافەتی 70-80 ماڵی تیا بووە ئەم پیاوە پیاوێکی کۆمەڵایەتی پیاوێکی بەڕێز پیاوێکی بە نرخ پیاوێکی بە هیمەت پیاوێکی بە قیمەت پیاوێک بوو لەناو خەڵکە پرسی پێکرا هەتا هەڵەبجەیەکان بەشی زۆری مامۆستایانی ئاینی کە دەهاتن زۆر تەکلیفیان لێکران گوت مامۆستا ئیلا بێت تۆ وتاری جومعەی لە مزگەوتەکەی مەلا محەممەدی مەلا عومەریا بۆمان بخوێنی مامۆستا لەگەڵ ئەوەشا کە ئەم هەموو شخصیاتی هەبوو جاری وها بوو کۆمەڵی پارەی زۆر کە ئێمە ئاگادارین کە دەدرایە دەستی مامۆستایی بەلیست ئەم مامۆستایە بەڕێزە بەلیز ئەم پارەی تەوزیع کرد بەناو فەقیرەکانی ئۆردوگاکەیە پەیوەندیمان لە سەرەتای ساڵی 1986 وانێ وەکو پەیوەندیەکی تاکی و کەسایەتی هەمان بوو بەیەکەوە سەردانیم دەکرد و هەروەها بە تایبەتی لە مانگی 5/86دا ئەوانەی کەوا خەمخۆرێک بوون بۆ ئیسلامە لە ناوچەی سوورداشدا بەڕاستی وەکو کۆبوونەوە کۆبووینەوانێ لە دامێنی شاخی پیرەمەگرون کە ئەو کاتە مامۆستا مەلا عەلی سەرگەڵووی بوو مامۆستا زانای چۆخماخ و هەروەها شەهیدان کاک محەممەد حاج مەحموود و کاک سنکۆی برایی و هەروەها کاک تۆفیقی شەدەڵە و کاک جعفەر و مەلا سەرداری لە هۆمەرقەم و بەندە و هەموو ئەوبرانی دیکەش کەوا ئەگەر ناوەکانیشم لە بیر نەبن داوای لە بردنیان لێ ئەەکەم کەوا بەشدار بووین لەو کۆنگرێدا دیارە کاک محەممەدی حاجی مەحموود و کاک سنکۆی برای تازە لە گەڕابوونەوانی بۆ لە پەیوەندی لە ئەو کاتەی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی هەبوو کە بەڕابەرەتی مامۆستای کۆچکردو مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی کە ئەو کاتە ئەو سەرپەرشتی دەکرد و ڕابەرایەتی بزوتنەوەی پەیوەندی دەکرد ئەو کاتە بۆی باس کردین کاک محەممەد و کاک سنکۆ کەوا وەزعەتی ئەو پەیوەندیە چۆنە و
بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی چۆن و چۆن نییە ئەمە بە شێوەیەکی گشتی ڕێئیمان لەگەڵ ئەوەدا بووکەوە پەیوەندیەک بە ئەو بزوتنەوە پەیوەندیەوە بکەین و جا لەبەرەوە بەڕاستی ڕۆڵی سەرەکی مامۆستا مەلا عەلی سەرپەرشتی ئەو کۆنگرەیە ئەو کردی ڕۆڵێکی سەرەکی هەبوو بۆ ئەوەی کەوە تەرتیباتێک و هەروەها ڕێخستنێک لە ناو ئەو برایەنەدا دروست بکرێت پێشمێژی بۆ خەڵکە کرد و خطابی بۆ خەڵکەدا و مجموعەیە تەلەبەی هەبوو لەوێ دەرس بێوتنەوە حتا ساڵی هەشتا حەوت لە ساڵی هەشتا حەوت کە بەڕێز مامۆستا عەلی باپیر تەشریفی هێنا بۆ سەرگەڕ و بەخۆ بە مەفرەزەیەکەوە ئیتر وەختی خۆشی هەر بەیەکەوە بوون هەر ڕەفیق تەلەبە بوون لە کولی شەریعە بەیەکە هەردووشیان ئیلاخێکی بە قووەتیان هەبوو هەرو کاتش ئیلاخەکەیان زیاتر بە قووەتر کرد کاکم هەرو کاتە پەیوەندی کرد بە ڕیزەکانی ماندە و پێشمەرگەدا و لە میانی جەولەیەکی یەکمانگیدا دەڕۆنە ناوچەی سەرگەڵ و دەڕۆنە ناوچەی جافایەتی لە 1970 سەردانی گوندی سەرگەڵوو دەکەن و لەگەڵ خەڵکی گوندەکە و مامۆستا مەلا عەلی سەرگەڵوویدا کۆ دەبێتەوە لەوێەوە مامۆستا مەلا عەلی و دەستێک لە قوتابیەکانی پەیوەندی بەهێزی حەمزەوە دەکەن پاشان چەکی بەرگری لە ئیسلام و گەلەکەی وەردەگرن و بە فەرماندەی ئەو دەستەیە لە سەرگەڵوو دەمێنێتەوە و درێژەش بەکاری بانگەواز دەدات وێزگەیەکی دی ئەوە بوو کە لە ساڵی هەشتا و حەوت کاتێک ئێمە گەشت و سەردانێکمان کرد کە هەردوو برای بەڕێز کاک شەریف وەرزێڕ و مامۆستا محەممەد زەرزی لە دووتوێی نامیلکەیەکدا تا ئێستا دووجار چاپ کراوەتەوە باسییان کردووە جەولەیەک بە قوڵایی خاچی نیشتیماندا لەو جەولەیەدا ئێمە بێتەوە یادم دووجار چوینە سەرگەڵ و جار یەکەم شەوەکەی لە ماڵی کاک مەلا عەلی بووین کە ئەو کاتە ئەو مامۆستای گوندی سەرگەڵوو بوو بۆ جاری دووەم ئەم جاری یەکەم لە مانگی 11دا بوو جاری دووەم لە مانگی 12دا جاریش کە چوینە سەرگەڵوو ڕۆژی جومعە بوو و مامۆستا مەلا عەلی خوا فلۆپای بەرزکا وتارەکەی خۆی پێخۆش بوو من لە جیاتی ئەو وتار بدەم وتارمدا ڕۆژی جومعە بۆ خەڵکی سەرگەڵوو وەڵڵا ئێمە ئەو کاتە هەر لە ناو دێیەکەشانە بووین بەهۆی ئەوەوە چونکە تیارە ناو دێهاتەکانی قەسبە کرد و ئێمە سەرکردایەتی یەشێتی لە ناومانە بوو تیارە زۆرە هاتە سەر دێهاتەکان ئێمە لە پاش چێوەکانە خانومان دروست کرده بوو لەوێ بووین کە هەواڵیان پێداین وتیان مامۆستا عەلی باپیر دێ بۆ ماڵتان من لە ماڵی باوکم بووم ڕام کرد ڕۆیشتم تقریبان مەفرەزەیەک بوو نێزیکەی 15-20 نەفەرێکە بوون هاتن بەس لەو پێش دیار بوو کە پەیوەندی کردبوو لەگەڵیانە و پەیوەندی هەبوو لەگەڵیانە دوای ئەوەی ڕژێمی بەعاز دەستی کرد بە بەکارهێنانی چەکی کیمیایی و زنجیرە هێرشێک و شاڵاوەکانی بەناو ئەنفال بۆ سەر ناوچە ئازادکراوەکان لە مانگی 1970دا دۆڵی جافایەتی و گوندی سەرگەڵوشی گرتەوە و ئیتر مامۆستا مەلا عەلی و هاوڕێکانی بەخانەوادەوە لە سنوورەکە کشانەوە بەمەش قۆناغێکی سەخت و نوێ بۆ هێزی پێشمەرگەی کوردستان و خەباتی ڕزگاری خوازی کورد هاتە پێش لەگەڵ ئەو سەختیانشدا مامۆستا مەلا عەلی و هاوسەنگەرانی هێزێکی نوێیان بەناوی هێزی شەهید مەلا عەلی بیارە پێکهێنا بۆ درێژەدان بە خەبات و دابەزین بۆ قوڵایی خاکی نیشتیمان و بە گشتدا چوونەوەی ڕژێم وێزگەیەکی دی کە لە کاک مەلا عەلی کە ئێستاش ناوەستیانیەکەیم لە یادە عەلی محەممەد هۆمەر لەگەڵ ئەو هەمە ئەوەیە کە دوایی لە ساڵی هەشتا بوو پێم وایە هێزێکی دروست کرد لە چوارچێوەی بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتیدا بە ناوی هێزی مامۆستا مەلا عەلی بیارەی شەهید خوا پلۆپای ئەویش بەرز و بەرزتر کاتەوە دواتر لە ساڵی 89 بوو پێما بێ لە مانگی حەوت ئەو دەوروبەرە بیستمان کە کاک مەلا عەلی خۆی و مەفرەزەیەکی کە گوتیان 7 کەس بوون لە لای گوندی یاخیان کەوتونە بۆ سەی ڕژێمەوە ئەو کاتە ماینەوە تا ساڵی هەشتا لە ساڵی هەشتا کە چوینە ئێران ئیتر ئەو لەوێ مباشرەن کرا بە ئامری هێزی بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتە هەمووی بە عام ڕۆیشتین
هەمووی دێهاتەکان چۆڵ بوون هەمووی ڕۆیشتن بەرەو ئێران ئێمە کە ڕۆیشتیشین بۆ ئێران لەوێ لەگەڵ مامۆستا شێخ محەممەد بەرزنجی لەگەڵ ئەو پەیوەندی هەبوو سەرەتاکەشی وابزانم چون کاتێک کە ڕۆیشتیشین لە بانە ئەوان هاتن بەرەو پیری ئێمە. تەنانەت مامۆستای شەهید بەر لەوەی بکەوێتە سەر جێبەجێکردنی پلانەکانی لا 4 شەوالی 1409 کۆچی بەرامبەر نۆی 5989 وەسیێتنامەیەک بۆ خانەوادە و واریس و خۆشەویستانی دەنووسێ و لە کۆتایی وەسیێتنامەکەیدا داوای شەهیدکردنی دەکات و دەڵێ یا فاطر السماوات والأرض أنت ولي في الدنيا والآخرة توفني شهيدا والحقني بالصالحين. ئەوەی کە ئەم پیاوە خۆی پێفرۆشت بوو خوا بوو مجرد خۆی بخوا ساکر بووە ئەو کاتەش بە شایدی ئەو جەماعەتانی کە دابەزیمون لەگەڵیا وتی تازە من هیوایەتم ئەوەیە لەم ڕێبازەیە شەهید ببم هیچ ئومێدەشکەم نییە خۆشی ئیزانی کە ناگەڕێتەوە هەر کاتێک کە دابەزی بوو لە ئەسنای دابەزینەکەی وەسیێتنامەکەی ئێستاش ماوە خۆی زانی بووی کە ناگەڕێتەوە وەسیێتنامەی نووسی بوو یعنی ئەم پیاوە بە معنای کەلیمە خۆی بۆ خوا ساکر بووە و ئینسانێکی تا بڕی هادی و لەسەر خۆ ئینسانێکی تا بڕی جەری ئینسانی من لەبەرەوە ناکە بڵم من برای خۆمە هەست کەسێک کەس بووایە براشم نەبووایە خەڵکیش کە بووە ئەوەم بناسایە هەروان باسە کرد یعنی خوا خۆی ئاگای لێتی ئەم پیاوە کە چۆن بووە. شەهید مەلا عەلی مەفرەزەیەکی پارتیزانی بە فەرماندەیی خۆی ئامادە کرد و بەرەو دۆڵی جافایەتی و ناوچەی سەرگەڵ و دابەزین بەڵام بەر لەوەی بگەنە شوێنی مەبەست شەوی 22 لەسەر 23 حوتی 1970 لە نزیک گوندی یاخیان دەکەونە بۆسەیەکی ڕەبیەکانی دوژمنەوە و دوای شەڕێکی قارەمانانە و دەستەویەخە و کوشتنی چەند سەربازێکی بەعەز مامۆستا مەلا عەلی شەهید دەکرێت. قوربان ئێرە پێی ئەڵێن کونە دەهۆڵ بینی گۆمەزەڵ و یاخیانە دەراوی دۆڵی بەهارە. ئێمە لە کاتێکە کە لەسەر داوای جەنابی مامۆستا مەلا عەلی هەڵەبجەی بە مامۆستای شەهیدی کوتبوو ئەبێ مەفرەزەیەک تەشکیلکەن بڕۆن بۆ خوارەوە بۆ کارێکی پێویستی حیزبی ئێمە هەندێک خەڵکمان هەیە لە پیرەمەگرون سەردانیان بکەن و لە نزیکەوە ئاگاداریان بکەنەوە مەسلەی ڕێخستنەکانی بزوتنەوەی ئیسلامی ئەوسای دیار بوو پێویستی بەو هەنگاوە بوو کە ئێمە بینیم بچینە پیرەمەگرون کە ئێمە هاتین بەڕێکەوتین لەبانە 3 ڕۆژ ماینەوە کە ماینەوە برادێکی یەشێتی قرار بوو لەگەڵ ئێمە مەفرەزێکی وانیش دابەزێ ئەو برادەرە ئێمە ئاگادار کردەوە کە مستەفا سەرگەڵووی بوو ئێمە ئاگادار کردەوە کوتی کاکە قواتێکی زۆری حکومەتی بەعەس لە منتیقەی دۆڵی جافەتی بڵاوی کردوتەوە تکاتان لێ یەکەم ئێوە مەڕۆن مامۆستا بەو دەنگ و باسی تۆزێک نیگەران بوو پێی ناخۆش بوو کوتی کاک مستەفا ئێمە 3 ڕۆژە لەسەر جەناب دۆستاین وازانی ئێمە ترسین یەکسەر ئێمە هاتین ئەوە بوو وەکو جەنابی کاک حاجی ئیشارەی پێکراتینە بێت توش و لە بێت توش و هاتینە ئەشکان و لە ئەشکانەوە هاتین لە چەمەکەی پەڕینەوە و هاتینە گوێزی و هاتینە ئەم سەر گۆمەداڵێ کە هاتینە گۆمەداڵ ئێمە کە هاتین تەواوی ئەم منتیقە ئاگر هەبوو هەموو بندارێک چلێ ئاگری پێوە بوو ئەجا ئێمە کە هاتینە گوێزەیە لێ بۆ شەوی دوایی هاتینە کونە بەفرەکان ئەو ڕۆژەش ماینەوە تا ئێوارەیە بەڕێکەوتین هاتینە گۆمەداڵ ئەمەتە گۆمەداڵ لە پشتمانەوەیە حەو کەس بووین جەنابی مامۆستا بوو مامۆستا عەلی سەرگەڵووی کاک حاجی عەبدوڕەحمان بوو کاک عومەر بوو کاک عوسمانی حاجی عەزیز بوو کاک حەمیدی حاجی مەحموود بوو کاک سەلاحی حاجی حەمەسوور بوو منیش بوو قوربانەم شوێنان ڕەبایی لێ نەبوو ئەو بەرزانەکان ڕەبایی لێ بوو ئێمە ئێرەمان بە 4 زانی بەڵام کە هاتین تاریک بوو شەو بوو ئەم منتیقە ئاگری پێوە بوو من کوتم کاکە ئەم منتیقە ئاوەدانە بە حکمی ئەوەی ئەم ئاگرە شایدە لەسەر ئاوەدانی ئەم منتیقە ئێشێک نێگوت بابگەڕێنێ منیش نەفسم تۆزێک پێی ناخۆش بوو بڵێم کاکە بابگەڕێنێ من شارەزا بوو ئەگەر وام کوتای دەیانگوت بۆ چوونم وا بوو ڕەنگە بڵێن ترسینەوە کە نەترسێ ئیتر مامۆستا لەم نزیکانە بوو فەرمووی فڵان کەس ئەم برایانە مادوون بادانیشن منیش ئەلەو شوێنێک دەنجی لێ هات گومانم لێ بوو دووڕێیان بوو ئەو دۆڕەش و ئەم دۆڕەش کوتم مامۆستا دووسیان گای کە بچینە پێشە دانیشی حەقیقەت ئێمە کوتمان لەوانەیە هەر ئاگر کەوت بێتەوە بە شتێکی ئەوەندە مهم نەمانگرت کە هاتینە نوێژی ئێوارەمان کرد تۆزێک تاریک بوو هاتینە خوارێ بم دۆڵەیە تەبیعی ئەو کاتێک کە ئێمە هاتین کوردستان بە تەواوی مەعنا دێهاتەکانی سۆڵکرا بوو حکومەت ئەمفالی 1 و 2 تەواو کرد بوو
حقیقت خەڵک لە منتیقەیە نەمابوو کەسی لێ نەبوو چۆڵ و هۆڵ بوو ئەم منتیقە بەس حکومەتی لێبوو پێشمەرگە لە هەموو سنوورەکان کشابەوە دیوی ئێرانێ بەڕاستی لەم دیوێ نەمابوو تەبیعی ئەمە لە 23 حوتی ساڵی 1970 داخلی ئەو سەرگۆمەداڵێ بوون شەوەکەی کە هاتی نەخوارێ سەعات 9 بۆ 9:30 ئێمە کەوتینە ئەو کەمینەی حکومەتەوە ئیتر من هەنگاوێکم هەڵە نایە بەرە پێش دوو کەلیمە قسە کرا عەرەبی بوو ئەوەی من لێی تێگەشتم تێ نەگەشتم ئاڕێسی بەس عەرەبی بوو هەنگاوی پێشەوەم هێنایە دواوە و مامۆستا بە نەزەری من چوارەم کەس بوو لە ڕەتڕەکەی ئەوە لە ئێچیانی پرسیدم کە عومەر بوو یان لە کاک حامید بوو پێی ئەوە چییە من آخر کەلیمەی کە لە مامۆستان بیستوە ئەوە چیەیە لە ئەوەڵ و لە آخر کەلیمە ئەو پیا ئەوم لە بیستوە ئیتر دەست ڕێژیان لێکردین دەنجان نەدەین ئەم ناوە بوو بە ئاگر ئەلێەوە تەقایان لێکردین ئەلەو دۆڵەوە تەقایان لێکردن لەبەر ئەمەوە دەکرا بە تەقای ئەمەرە کەمتر بوو بەس تەقای ئێرە هەر لەوەیان نەبوو ئەنجا تەلقە تەندوریشان هەرەدا ئەم دۆڵار ڕووناگە بۆوانێ وەکو ڕۆژ خۆمان بە عەرزەکە دادا تا تەرقە تەندورەکە دەکوژایەوە ئیتر کە کوژایەوە ڕامان نەکرد پێچەکەی لە پێش خۆمانەوە پێچەکە گولە نەیەگرتەوە لەوێ کە هەڵوەستێکمان کرد چوار کەس یەکدیجێ بووین سێمان دیار نییە کاک حاجی ڕەحمان دیار نییە مامۆستای ڕەحمەتی دیار نییە کاک سەلاح دیار نییە ئەو کاتێکە لەسەرەوە هاتین لە گۆمەداڵ بۆ بەڕێکەوتین بەرەو ئێرە هاتینە خوارە زۆر بە سادەیی هاتینە خوارە ئیتر وەکو بە پیاسە بین هاتینە ناو وردە وردە هاتینە خوارە هاتین مامۆستا و ئەوانە چواران کەس بوو مامۆستا ئێمە لە دو مامۆستاوە بووین بە حەقیقەت کە گەشتینە ئەم ناوچەیە ئەم دۆڵ و ئەم شاخوشتانە ئەلێرە لەو لە هەر سێ لاوە تەقان لێکردین گەڕانەوەمان بەس ئەم ڕێ بوو کە پێ هاتبووین ئیتر کە گەڕاینەوە هەمووی لێک پەرتە بوون و هەرێکی بەلایەوە ئەوانە ئەو چوار نەفەرە ڕۆشت بوون و ئەم و کاک حاجی و دوو نەفەرەکەیکە من و یەک نەفەرماینەوە یەک نەفەرەکە کوتم کاکە با نەڕۆین کوتی با بڕۆین کوتم با نەڕۆین کوتی ڕۆشتون من ئاگام لێ بۆ هەمویان ڕۆشتون و ئەوانە با ئێمەش بڕۆین وەڵحاصل ئێمەش لەو کاتەیە تەقەیەکی یەکجار زۆر بوو لە هەموویەوە تەلقە تەندورەوە ئیتر جوندەکان ئاگامان لێ بوو کە ئەوا لەسەر ئەم قەدانەوە دەڕۆژن و خشپیانە هات ترسمان زۆر بوو گەڕاینەوە وەڵحاصل بۆ حاڵی کە گەڕاینەوە ئەومان کەم بوو دوایەوە کە ئیسان پترسە زوو ئاوێوێ هەتا گەیشتنەوە گۆمەدار بۆ حاڵی کە گەشتینەوە لەسەر دوایی کە گەشتنەوە گۆمەدار ئێمە بەیانی بوو تازە بوو لەر بوو لەگەڵ ئەو قڕەیە چوین ئامان هەڵگرت و دەستنوێژمان گرت و نوێژمان کرد و چوینە ئەو شوێنەی کە ئەمانەڵێ ئێرە ئەو شاخی ئەوەیە لێمان دوور بوون ئەمان لە بینی من و ئەمانە کەوباڕێگەی خوێن ئاگامان لە خۆمان نەبوو ئەمان نەسەریان لێ دەرهێناوە نە ئێمە وەڵحاصل بەڵام بینیم لە خوارە دووکەڵ و ئاگروشتی زۆر لەم دۆڵایە ڕوویدا بوو هاتبوونە سەرە بە دوومانە هەتا ئەوەکو من شاخەکەی خوارد گۆمەداڵ هەتا ئەوێ هەر ئاگر بوون و هاتبوون بە دوومانە خۆمان گەیاندەوە بیرەکانی گۆمەداڵ بەیانی دەستنوێژمان هەڵگرت و ئەو یان کوتی بچینە شوێ یان کوتی بچینە شوێ من بن ڕۆزێک بوو دیار بوو بەڕەکەی کەڕە کراوە کوتم وڵی من ئەوێم بەدی کردووە ئەگەر قبولی کە نەچینەوێ کە چون لەوێ دانیشتین هەتاو کەوت و تۆزە گەرم بوو نییە دوو کۆپتەر هەستە کۆپتەر داهات ئەوە ئەم بەراوبەر بوو زۆر جار کۆپتەرەکان خوارمان نەکەوتن زۆر جار کۆپتەرەکان خوارمان نەکەوتن خۆمان مات کرد لەو دیومانە دوو ئێستر لێ منتەقان لە ئێسترەکان کرد ئێسترەکانیان کوشت کاک حاجی ڕەحمان و کاک سەلاحیش هاتوون ئەوانیش نەیانزانیوە کە ئێمە لە شوێن و ئەوانە شوێن هەر لەولا ئێمەوە لێرەوە تقریبا 50 مەترێک لێمان دوور بوون خۆیان مات کردن نە ئێمەوانمان ئاگا لێ بوو نەوانژ ئێمان ئاگا لێ بووە وەڵحاصل ئێمە لەسەرێکە خۆمان شاردەوە تیارە هات کە تیارەکە هات دوو تیارە بوون دەگەڕان بە سەر منتیقەکەیە ئەو دوو وڵاخەیە لێ بوون کوشتنی و ئەوانە و ئێمەش دوایی هەتا ئێوارە بانجیشەوان لێ بووین بانجیشەوان چوین دەژمە هەڵگرتەوە و بەڕێکەوتین لەو شوێنەوە ڕۆشتینەوە کە هاتین ڕەبایی لێبوو لەسەری ئەو شوێنە نازانم باژەرگەی پێێرن کونە بەفرەکانی پێێرن شوێنشی ئەوایە ئێمە ئەوەندەمان زانی بووینە دوور بەش ئێمە چوار بووین سییانمان دیار نییە ئەم سییانە نازانین شەیدا بریندارە ماوە کەس نازانێ ئەو شەوە گەڕاینەوە چوینەوە کونە بەفرەکان کوتمان لەوێ ئەکجیرە بینەوە ئەو شەوە هیچ بۆ شەوی دوایی کاک حاجی ڕەحمان و کاک سەلاح هاتنەوە بەیانی بوو نوێژ من بۆ دەستنوێژ هەستام شوێنەکەمان چاڵی بوو ئەوە مەکرد بەرزایەکانم سەیرە کرد دوو نەفەر دەرکەوتن کە دوو نەفەرەکە دەرکەوتن ناسی من کاک حاجی ڕەحمان و کاک سەلاح بوون کوتم ئەی مامۆستا کوتی بۆ لەگەڵ ئێوە نییە کوتمان نە ئیتر ئێمە ئەو سەعژنماشکە ئەو سەعژنماشکە واشەر نەمازانین شەهید بووە بەس مامۆستا دابڕاوە زابتێکی عەسکەری دوو قسەی بە عەرەبی کرد و لە هەر چوار لاوە پەلاماری ئێمەیاندا و بە تفەنگ ڕێژنەی گولایان لێ کردین
ئیدی لە دو ئەوەی مامۆستا من لە پێش مامۆستا بووم دوو هەنگاو لە دوا منەوە بەهات کوتی عومەر چییە و هەر ئەوەندەمان ئاگە لە مامۆستای ما حەقیقەت ئێمە بە ئەو هەموو تەقانە کە حکومت لە هەموو لایەکە و پەلاماری داین و تەقەی زۆرمان لێکرا و تەڵقە تەنورە هەڵدرا و بۆی بمان بین و تەقەمان لێ بکەن شەیدمانکەن ئێمە پێ بۆ پێ یەکشاینەوە لەگەڵ تەڵقە تەنورەکان جارجارە بوو بە تەقێشی زۆر کە دەبوو بە تەقێشی زۆر جارێک یەک تەقاکرا ئەو تەقەیە مامۆستا بوو کە مامۆستا لە جێی خۆی کە هاتبووە لای من دانیشت بوو تەقەی لێکردبوون ئەو ئەوان بە تەقەکەی وێەوە مشەوەش بوون ئێمەش کشاینەوە کە کشاینەوە ئێمە تەبیعی بووینە دوو مەفرەزە دوو بەش من و کاک حاجی ئەسحەد و کاک عوسمان و کاک حامید بەیەکەوە بووین کاک حاجی عەبدوڕەحمان و کاک سەلاح بەیەکەوە بوون نەمانزانیمەوە مانزانی ئێمە مامۆستاش لەگەڵ ئەویە بەڕاستی کە ئێمە کشاینەوە گۆمەداڵێ بۆ بەیانی سەعات 6 دوو کۆپتەر دەرکەوتن هەتا 6 ئێوارێ باوەڕکە ئێمە لەو شوێنەی کە دانیشت بووین نەمانتوانیەوە جوڵەی بکەین قەناعەت کە من ئەوە چاوم لە ناو کۆپتەرەکەی بوو کە کابرا لەسەر دیمەترۆفی کۆپتەرەکەی دەستی دەهێنایە دەرێ بۆی بزانێت چی هەیە ڕەمی کاو بیکوژێت حقیقەت ئەیبنەبێ دوو وڵاخی لێ بوونەوەیان کۆشت ئێمە هەتا ئێوارە تاریک بۆ لەو جێی خۆمان نەماوێراوە بجوڵین لەبەر ئەوەی کۆپتەرەکان هەڵیان نەگرتین بەس قسەی ئەوەمان کرد کوتمان ئەگەر هاتوو ئەم کۆپتەرانە ئینزالیان کرد لە دەور و پشتی ئێمە کاکە گیان ئێمە هەتا شەهید دەکرین دەستی خۆمانەکەینەوە تفەنگمان پێی و تەقەی خۆمانەکەین لە دوژمن بەس بەڕاستی ئەوان ئینزال نەکرا شوێنەی ئێمە ڕۆشتینەوە سەلاح کوتی بەخواوە هینە کە سەرکەوتینەوە جێەکەی خۆمان بۆ ڕێکە پیاتبووین کوتی وڵای ئەوە ئاوەدانە خۆمان بەو دیواکرد ئێمە خێرا بەس هیچ نەبوو ڕۆشتینەوە کە چوینەوە دوای دوو ڕۆژ ئێمە زانیمان کە مامۆستا شەهید بووە چوینەوە بەلای ئەمان شوێنێک بوو قەرار بچوینە ئەوێ کە چوین لەوێ ئەمان لەوێ بوون کە ئێمەیان بینی کوتیان خوا مامۆستا مامۆستا لەگەڵ ئێمە نییە کوتیان چۆن کاکە سۆبەتەکەن وڵام مامۆستامان نەدیوە لەگەڵ ئێوە نییە ناوەڵە ئەوە مامۆستامان لێ جیابەتەوە ئێمە تەفرەخە بووین چاومان لێ بوو لەو بەرە مەفرەزەک دەرکەوت کە مەفرەزەکە دەرکەوت هاوارمان کردکەوە کەوتن کەمینی جاشەوە نەمانزانی مەفرەزی پێشمەرگەیە و هێزی شەید حەسەن وڵا کە لێک ئاشکرا بووین ئەوان بوون دوو نەفرم لێ ناسین بە ناوی کاک سەلاحەدین کە عوسمانی حاجی کەریمی هەڵەدنیان پێگوت هینەکەی ناوەنە هینەکەی سەلاحەدین بوو محەممەد وڵاغلووی ناوە هینەکەش حەمە حەسیان پێگوت ئەم دووەم لێ ناسین وڵی تر ئەوانیش کە هاتن ئێمە ئاگدارمانکردنەوە حاڵی ئێمەیە مانەوە بۆ ڕۆ ئەو شەوەمانەوە بۆ بەیانیەکەی نەمانزانی چی ئێمە کە ماینەوە هەر لە شوێنی خۆمان ئەوانمان ئاگەلێن نەما کۆپتەر هەستا کە کۆپتەرە خولایەوە لە منتیقا نەمانزانی چییە وڵا ئەنجا بۆ ئێمەش بۆ عەسرەکەی گەڕاینەوە ڕۆشتنەوە بەرەو خوار بەرەو گوێز و ئەو منتیقا گوێزەی پێڵێن کە چوین تووشی وان بووین لە ڕەبایەکیان دابوو حوهەش جوندیتیا بوو 4-5 جان لێ کوشت بوو یەک دوۆژیان ڕایان کرد چیان بەدیل گرت بوو سیلاحەکانشان علل ئەکسەر پێ بوو بەخوا 6 سیلاح بوو 7 بوو 5 بوو 8 بوو لەو دەورەیە بوو سیلاحەکان لەو دەورەیە بوو وڵای ئەو جوندێ کوتی جەنازێک بەجێماوە لە فڵان شوێن ئێمە ئەوە زانیمان مامۆستا شەهید بووە ئەوەی بینی خۆم و خوا نەوەندم ئاگەر لێیە ئیتر ئەوان گەڕاینەوە وتم کاک سەلاحەدین بۆ نامدەیبی کوژم لە تۆڵی خوێنی مامۆستا من وام گوت ئەوشتی اینجا کاک ئەسحەد خوا مەتاوانی چییە وەڵڵی قسەی ئەوی بوو ڕەحمە لە داک و بابی بێ بەس من دڵم گەرم بوو بەخوا کوتم ئەو پیاوەمان لێ شەهید بووی مەش بە اینەوە کوتی بەخوا تاوانی نییە بردیانە سەردەش یەک دانە ساڵ بە خێویان کرد ساڵ و نیوەک بە خێویان کرد لە ئینتیفازەیە خەڵقی بەغدا بوو نادیان لە دوو کەسوکاری هاتەوە تەسلیمیان کردەوە دیار بوو مامۆستا ئێمە کە لەگەڵی هاتین حەقیقەت هەر لە ڕێبازەکەی دیار بوو کە لە ئێمە ئازاتر چاونەسترتر یعنی ڕێبرتر بوو بەڕاستی ئەم پیاوە ئێمە یەشی 6 نان و کلاشکۆفێک و 6 مەخزن و ئەوانەمان هەموو پێ بوو قەناعەتکە لێرەوە بۆ سیارەکانی سەرێت دائیمە مامۆستا لە ئێمە دوور بوو ئەوانە لەگەڵمان بوون دائیمە مامۆستا لە ڕێبازەکەش لەگەڵ ئێمە زیاتر لە پێشمانەوە بوو قەت دوا ناکەوت هەموو دەمێ لە پێش خەڵکەکەیەوە بوو ئەجا پیاوێکی بەهیمەت بوو پیاوێکی بەغیرەت بوو پیاوێکی چاونەترس بوو ئێمە لەگەڵی ژیاوین لەگەڵی هەستاوین و دانیشت و مامۆستا دەربەسی یعنی بەڕاستی حسابی بۆ دوژمنەکەی خۆی ناکرد بەڕاستی 16 ڕۆژێکە بۆ ڕۆیشتبوون 16 ڕۆژ بۆ ڕۆیشتبوون کە ئەو هەواڵە هات براکەی هاتبووە لە مەقەڕ بوو کە هاتەوە لە هیلال ئەحمەرەوە تەلەفۆنیان کرد وتیان
عمەر محەممەد هۆمەر بێ بۆ دەفتەری سەرپەرستی کە ڕۆژ بۆ ئەوێ ئەو پێیان وتبوو پێیان وڵاوەهانی تر گەڕاونەوە بەس کاکت دیار نییە. ئێمە 2 ڕۆژیش چاوەڕێمان کردو ئەو نەهاتۆتەوە. ئێستاوە وەرە تۆش بزانین ئێمە چی بکەین کە ڕۆیشتەوە بۆ ئەوی ژێک 2 ڕۆژێکی پێچوو هەر گەڕابوونە مەتەقەی سەردەشت و ئەوە هیچ هەواڵێکی وایان دەست نەکەوتبوو بە قەرارگای ڕەمەزانی شیانوتبوو بە بزوتنەوەی ئیسلامیش. ئەوە بوو لە بزوتنەوەی ئیسلامیەوە ڕۆیشتبوون بە دوایە ئەوان هەواڵیان هێنا بۆ هین هەواڵی شەید بوونیان. لەو شەوە زەنگەدا تەرمەکەی مامۆستا مەلا عەلی دەکەوێتە دەستی دوژمن، بەڵام کارمەندێکی شارەوانی شارۆچکەی دوکان بە ناوی شێخ ئەحمەدی شێخ عەبدوڵڵا بە خاکی دەستپێرێت. ئەوەی کە بیستمە ناسەوەکەم بە ناوی شێخ ئەحمەدی شێخ عەبدوڵڵا کە ئەو کاتە لە شارەوانیشی کردووە، تەرمەکەی بەنهێنی هێناوە لێرە شاردوێتیەوە بۆ پاش چەند ساڵێکیش مامیاگادار کردوێتەوانێک کە لێرە ناشراوە. لێتر بە باوش زانیوانی کە لێرێت دواوەش هاتوون لەگەڵ چەند برادێکە هەڵیان داوەتەوە بۆ دڵنیایی بۆی کە بزان لێرە یان خبرێکی بۆ ساکەن هەڵیان داوەتەوە و لەگەڵ خۆیانە گوڵاوشیژانێناوە ئەساس بۆی کە ئەگەر بۆ نەشتێ بێ بەس کە هەڵێ دێنەوە سێرەکەن ڕێژی درێژ بۆ هێشتا شوێن برینەکانی خوێنی لێدێ بۆ گوڵاوێکی زۆر خۆشی لێ خبرەکەی بەو شوی بۆم باس کراوە. پیاوێکی ناسیاوی خۆمان لە شارەوانی ئیشی کرد بوو هەر خەڵکی ئەو دێهاتە بوو. ئەو وتبووی من ناسیومەتەوە بۆ خۆم بردوومە لەوێ قبرم بۆ دروست کرد و خستومەتە ناوی. وەرن با بۆ خۆم بڕۆم قبرەکەتان نیشان بم. دوای ئەوە کە ڕۆیشت بوون چۆن پرسیاری مەلایان کردبوو تویان ئەگەری مە بچین لەسەر قبرەکە هەڵبینەوە گوناحبار نابین. وتوی لەبەرەوەی کە بۆ خۆتان بتانەوە بیناسن کێشەی نییە. ڕۆیشت بوون دوای 4 ساڵ بەڵێ 4 ساڵ بوو هات ئەو شەید بوو کە هاتنەوە. تقریبان 12 نەفرێک بوون بە یەکەوە ڕۆیشت بوون. وتی لەگەڵ خۆمانە کە ڕۆیشتوین دەبەیەکی 20 لیتری گوڵاومان لەگەڵ خۆمانە بردووە. تومان ئێستا حتمما جەنازە شتەکەی بۆنی کردووە. دی کاتێکە لەسەر قبرەکەیمان هەڵدایەوە تەماشامان کرد ئەدوت خەوی لێکەوتووە. یەک زەڕە لاشەی تێک نەچووە بەس کەمێ ڕەنگی زەرد بووە. هیچی لێ نەهاتووە هەروەکو خۆی ماوەتەوە. هەروەکو خۆی ماوەتەوە لەوێ کاتێکە بەردەبیرازەکەمان لەسەر لا بردووە هینمان کردووە و تومانە یەکێکیان لە ئەوانەی کە لەگەڵمان بوو توانەوە چێ و گوڵاوەی ڕشت. وتمانە وەڵای ئێمە کەسمان دەبێت گوڵاوەکەمان نەکردوێتەوە. بۆنێکی خۆشی لێ هاتووە لە ناو لاشەکەیە لە ناو قەبرەکە. مامۆستا مەلا عەلی سەرگەڵووی لە ساڵی 1984 خێزانی پێکەوە ناوە و دوای خۆی 3 کوڕی بەناوەکانی ڕاستی و ڕازگە و عەبدولخالق لە دوا بەجێماون و سێهەمینیشیان کە لە دوای شەهید بوون لێدایک بووە هەر لەسەر وەسیەتی ئەو ناوی عەبدولخالقی لێنراوە. هەمیشەش وەسیەتی بۆ منداڵەکانی و خانەوادە و کەسوکاری هەر ئەوە بووە کە درێژە پێدەری ئەم ڕێبازە بن و پەیوەست بن بە شەریعەتی خوا و کاروانی خواویستانەوە. کاک مەلا عەلی دیارە 3 کوڕی لە دوان یعنی 3 کوڕی بەجێهێشتون کاک ڕازگۆ و کاک ڕاستی ئەوانە لە کاتێک خۆی لە ژیاندا بۆ دیار لەدایک بوون. بەڵام عەبدولخالقی کوڕی کە دوای بەهۆی نەخۆشیەکەوە نابینا بووە ئەو پاش بابە واتە دوای ئەوەی کە خۆی کۆچی دوای کردووە ئەو کوڕی بووە و بیستومە کە لەسەر ڕاستپاردەی خۆی دەبێ بە خێزانی و ئەوانی گوتبێ ئەگەر ئەو سکەت کوڕ بوو ناوی لێبن عەبدولخالق. ئەوەی دێتەوە یادم لە کەسایەتی کاک مەلا عەلی سەرگەڵووی پیاوێکی بە شەهامەت بوو بەڕاستی و پیاوێکی بە هەڵوێز بوو خۆڕاگر بوو دیارە پیاوێکی دیندار و ڕۆژ جوان بوو. بیستوشمە کە کاتێککە لە زیندانی ڕژێمدا بووە لە ساڵی 85 و ئەوانە لەوێوە زیاتر خی پەروەردگار هیدایەتی داوە بەرچاوی ڕۆشن کردوێتەوە. دیارە پێشتریش وا پێدەچێت نوێژ و تاعەت و چاکەی هەر بوو بێ بەڵام وەکو ئەوە کە بێتە نێو تەوژمی ئیسلامی و ڕەوتی ئیسلامیەوە بیستومە لەو کاتەوە ئەوە دەستپێکی بووە. پیاوێکی بەکار بوو پیاوێکی زۆر بە شەرم و مؤدەب بوو. ئێمە
دوو جار میوانی بووینەوەی بێتەوە یادم لە سەرگەڵوو شەوی یەکەم کە چوین بۆ سەرگەڵوو دواتریش جارێکی دیکە لە مانجی 11 کە وەکو گوتم لە مانجی 12دا ڕۆژی جومعە بوو ئێمە لە سەرگەڵوو بووین داوای لە من کرد کە وتاری جومعە من بیخوێنمەوە کاک مەلا عەلی لەگەڵ خەڵکیشدا لەگەڵ خەڵکی سەرگەڵ و خەڵکەکە زۆر ڕێزیان دەگرت من نازانم داخوا لە کەیەوە دەبێت لەوێ مامۆستا بوو بێ حتمما هەر لەوانەیە 1-2 ساڵێک بوو بێ 2-3 ساڵێک بوو بێ بەس خەڵکەکە زۆر ڕێزیان دەگرت زۆر لە نێویاندا بە حورمەت بوو و بۆ خەڵکەکە دڵسۆز بوو لەخوای پەروەردگار داواکارم کە پلەپایی کاک مەلا عەلی سەرگەڵووی بەرز و بەرزترکە و خێزانی و ئەو سێ کوڕانەشی ئینشاڵڵا سەلامەت و سەربەرز بن و ئاگایان لێ بێت کە ئەویش و کوڕە شەهیدەکانی دیکەشمان و منداڵانی شەهیدی دیکەشمان بزانن کە بابیان بۆچی ڕێز لێ گیراوە بۆچی خەڵک حورمەتی دەگرێ بۆچی خەڵک خێر یادی دەکات لەبەرەوە کە لەسەر ڕێی خوا بۆ خوا ژیاوە ئەوانیش ئاگایان لەوە بێ هەڵبەتە لەبەر ئەوەش ناکە بابیان لەسەر ئەوە ڕێوانی لەسەر ئەوە ڕێ بن بەڵام بەرهۆڵ لەبەرەوە کە ئیسلام و دینداری و خواپەرستی ڕێیەکی حەقە بەڵام بۆ ئەوان ئەو هاندەرەشی دێتە گەڵێکە مادام بابیشت لەو ڕێدا سەری خۆی داناوە ڕوحی خۆی بەخت کردوتۆ ئەوە دەبێت زیاتر بێتە هاندەرت ئەو شەوە کە ڕۆیشت جارێەوە ئێمە زۆرمان لەگەڵ کردکەنە ڕوە بەس ئەو کاتێک کە ڕۆیشتیش ئەو کوڕێکی بچووکم هەیە ئێستا لە دایک نەبوو بوو 3-4 ناوی بۆ من بەجێ هێژبتی ئەگەرەمە لە دایک بوو ئەگەر کچ بوو ناوی بنێ هودا ئەگەر کوڕیش بوو 3 ناوی بەجێ هێشتن عەبدولخالق و عەبدولسەمەد و عەمار تی لە ئەم ناوانە هەر کامێکیانت پێ خۆش بوو ئەم ناوانەی بۆ هەڵبژێرە ئەمە دنیایەوە من ڕۆشتم نەگەڕامەوە ئەم قسانەی کرد و هیچی تر بەڕاستی یانی کە هەمیشە هەوڵم داوە چ خۆم چ براکانم نەیهێڵین کە ئەو خوێنە پاکی کە لە کڕشتی کە لە دەمارەکانی ئێمەدا بەزایە بچێ و لەگەڵ ئەو بیربڕوایی کە هەی بووە بیگوازینەوە بۆ نەوەکانی بۆی کە هەمیشە بە بەرزی مێنێتەوە ناوی ئینشاءڵڵا واللهی زۆر حەز بە ئاسوودەی یەکەین زۆر حەز ئێستا کە شەهید بووە ئەو پیاوە مرتاحترین لەوەی کە بمایە چونکە ئێمە دڵنیان لەوەی کە پشتیوان بە خوای گەورە زەخیرەیەکمان بە قیامەتمان داناوە چونکە وعدی خوای گەورەیە ئەم پیاوە کە شەهیدە ئەتوانێت شەفاعەت بووە کە سوکارەکەی خۆی بکە وعدی خوای گەورەیە خۆی لە پێناو ڕێبازێکا ڕۆیشتووە لەسەر ڕێبازێک ڕۆیشتووە کە ئەلحەمدولیلا پێی مرتاحین بەزنیان لەسەر شتێکی خراپ نەڕۆیشتووە پیاوە ئەم پیاوە پیاوێکی ئیماندار بووە دەیان کەس خەونی باشی پێوە بینێ و بەم پیاوە وە کردەوەکانی خۆشی ئیسپاتە لەسەر چاچی ئەم پیاوە معنە ئێستا زۆر مرتاحین ئێمە پێی زۆر دڵخۆشین پێی کە زەخیرەیەکمان لای خوای گەورە داناوە بۆ ئاخرەت ئینشاءڵڵا نەک هەر لە دڵمان گران نەبووە ئەستان زۆریشمان پێ خۆش بووە پێمان خۆشە بۆ خۆشمان هەر لەو ڕێبازە بڕۆین هەر لەسەر ئەو ڕێبازە بین خوای گەورە بەردەواممان کە لەسەر ئەو ڕێبازەی کە ئەوی لەسەر بووە کە ئەو باقی مسلمانانی تری لەسەرن بەدڵنیاوە ینی هیچ شتێکی تر نییە لە جگەل ئەو هەستە بەرامبەری باوکم ینی بەس سەربەرزی بەس هەستێکی زۆر خۆشەکە کوڕی پیاوێکی ئەوە بەرزم مەزن بووین و ئینشەڵڵا موفقمان کە ئەو ڕێبازە هەڵبگرینەوانە و شوێن پێی هەڵبگرین تعاملی لەگەڵ کەس و کارە لەگەڵ ئێمە زۆر باش بوو دایما هەموو شۆمان هەبوو لەوانەیە بڵێ مەگەر بە 3-4 شەو یەکترمان نەبینایە هەفتێکی تێناپەڕان سەردانیە کردین و هەموو شۆی گەرممان هەبوو ئەجا پرس و ڕامان بە یەکتر هەبوو خەڵکی ئێمەش هەموو پرس و ڕامان بەویە کرد مامۆستا پیاوێکی زۆر کۆمەڵایەتی و ڕێک و پێک و بە سەلیقە بوو بەڕاستی لە هەموو شێویەکانە ئاگاداری وەزعەکان بوو حەلی پێ بوو بۆ هەموو مشکیلەکان بەڕاستی مامۆستا پیاوە گونجەی شانازی و فەخری ئێمەیە بەڕاستی ئێمەش ئێستا شانازی پێواکەین کە لە گۆڕەکەیە ئەم مامۆستایە خزمی ئێمەیە ئێمە پێوەی سەربەرزین کە لێ ڕێبازێکی ڕۆیە بەڕاستی یعنی کتێبێکی بۆ ئێمە بجێشتەوە بەرنمەیەکی بۆ ئێمە بجێشتەوە ئێمە هەتا فەخری پێواکەین و مامۆستا بەڕاستی جێگای شانازی هەموو لایەکمان بوو قوربان ئێمە هەر کابرایەک بوون لەوەتی الحەمدولله ڕاستەوی خۆمان نووسیوە نوێشکەر بووین ناسیوە نوێشکەر و ئەهلی قیبلە بووین ئیتر مامۆستاش زیاتر بۆ هینێ و ئەمەش زیاتر لی نێزیک بووینەوە تا وای لێ هات ڕۆیشتین چوینە ئێران کە چوشینە ئێران ئەو بوو بە براگەورە و ئێمەش بە برابسووک و قبولمان کرد بە براگەوری خۆمان هەتا شەید بوو تعالی مامۆستا لە ڕووی خزمەت گوزاریەوە خزمەتکارێک بوو لە ڕووی براگەورەیە